چامپیۆنز لیگ شەوێکی ئاگرین بەڕێ دەکات بە شێوەیە کە یاریگای سانتیاگۆ بێرنابیۆ دەبێتە شانۆی ڕوبەڕووبوونەوە بەهێزەکە. چوارشەممە لە کاتژمێردا یانەی ڕیال مەدریدی ئیسپانی میوانداری یانەی بایرن میونخی ئەڵمانی دەکاو. هاندەرانی تۆپی پێش بە پەرۆشیەوە چاوەڕێی ئەو یاریە بەهێزە دەکەن. ڕیال و بایرن لە مێژوودا 27 جار ڕوبەڕووی یەک بوونەتەوە لە چامپیۆنز لیگدا. یانەی شاهانە لە 12 یاری براوە بووە و 43 گۆڵی تۆمار کردووە. یانە باڤاریەکەش 11 برنەوەی هەبووە و 41 گۆڵی کردووە لە 3 یاریشدا یەکسان بوون. لە یاری چووندا هەردوویانە بە 2 گۆڵ یەکسان بوون. لەم یاریەدا هەر یانەیە بتوانێت بردنەوە بەدەست بێنێت ئەوە سەرکەوتن بۆ یاری کۆتایی پاڵەوانێتیەکەم مسۆگەر دەکاو. پاڵێوراوی یەکەمیش دەبێت بۆ بردنەوەی نازناوەکە. ڕیال مەدرید کە بە پاشای چامپیۆنز لیگ ناسراوە لە مێژوویدا 17 جار گەیشتۆتە یاری کۆتایی و 14 جار بووەتە پاڵەوان کە ئەوەش زۆرترینە. کۆتا نازناویشی لە ساڵی 2022دا بوو دوای بردنەوەی لە لیڤەرپۆڵ لە یاری کۆتاییدا. لە بەرامبەردا یانە ئەڵمانیەکە تا ئێستا 40 جار بەشداری چامپیۆنز لیگی کردووە و تەنها 6 نازناوی بەدەستێناوە کە کۆتا نازناویان لە وەرزی 2019 بۆ 2020دا بووە بەڕاهێنرایەتی هانس فلێک. لە ئێستادا پرسیاری هاندەرانی وەرزشی ئەوەیە کە ئایا بایرن میونخ لە توانایدایە ڕیال مەدرید ڕابگرێ و ببێتە یەکەم یانە لەم وەرزەی چامپیۆنز لیگ بردنەوەی بەسەردا بەدەست بێنێت کە هاوکات دەبێت لەگەڵ دوورخستنەوەی لە خولەکە یان جارێکی تر یانەی شاهانە بۆ هەمووانی دەسەلمێنێت کە هێشتا باشترینی ئەوروپایە و دەیەوێت بۆ جاری 15م لە مێژوویدا نازناوەکە بەرز بکاتەوە و ژمارەی نازناوەکانی لە خەزیێنەی یانەکەیدا زیاد بکات.